نادیە موراد یەکێک لە قوربانیانی دەستی تیرۆریستانی داعش لەگەڵ دێنیز مۆکویگ لە نەرویژ خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی وەرگرت. ئەو قادێت شنگال هاتنە دەرکەتن ئەم هەشتن. نادیە موراد باسی تەها لە دایکبووی 1993 شنگالە و لە ئابی 2014دا دوای داگیرکردنی شنگال لەلایەن تیرۆریستانی داعش لەگەڵ سەدان کچ و ژنی تری کوردی ئێزدی ڕفێنران. لە دوای ڕزگاربوونیشی نادیە موراد بانگێشتی ئەنجومەنی ئاسایشی سەربەنەتەوە یەکگرتوەکان کرا و لەوێ ئەو کارەساتەی جێڕایەوە کە لەلایەن داعشەوە بەرامبەر کوردە ئێزدیەکان کراوە. دواتریش لەلایەن چەندین کەسایەتی و سەرۆکی وڵاتان دیداری لەگەڵ کرا و لە ساڵی 2016دا لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە کرایە باڵیۆزی نیازپاچی. چیرۆکی نادیە مورادی ئێزدی دوای ئەوە دێت کە لە درەنگانێکی شەوی دوو لە سەرسەی ئابی ساڵی 2014 داعش لە دوو گوندی نزیک شنگالەوە هێرشیان کردە سەر قەزاکە و بەبێ هیچ تەقە و بەرەنگاریەکی هێزە ئەمنیەکان داگیریان کرد. چیرۆک و بەسەرهاتی ڕفاندنی کچە کوردە ئێزدەکان لەلایەن داعش و مامەڵە پێکردن و فرۆشتنیان یەکێک بوون لەو ڕووداوە کاریگەرانی کە دەنگدانەوەیەکی زۆری میدیایی و نێودەوڵەتی بەدوای خۆی داهێنا. بەڵام دوای 4 ساڵ بەسەر داگیرکردنی شنگال و ڕفاندنی کچە ئێزدەکان هێشتا چارەنووسی سەدان کچ و ژنی ئێزدی بەنادیاری ماوەتەوە. نادیە موراد ئەو کچەی کە وەک سیمبولی قوربانیەکانی دەستی داعش دەرکەوتووە دوجار دوای باسکردنی ئەو کارەساتەی کە بەسەر ئێزدەکان داهات بۆ خاوەنی خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی و چووە پاڵ دەیان کەسایەتی دیکەی جیهان بۆ وەرگرتنی خەڵاتەکە. ئەو لە کاتی پێشکەشکردنی خەڵاتەکەیدا بە نیگەرانیەوە باسی لە ئازار و ئەشکەنجەی ژنانی ئێزدی و ژنانی جیهان بەگشتی کرد و ئاماژەی بەوە کرد لە دنیای نوێدا و لە ساڵی 2018دا هێشتا مامەڵەی کڕین و فرۆشتن بە ژنانەوە دەکرێت. نادیە لە درێژەی وتەکەیدا باسی لەوە کرد کە 4 ساڵە بە تەواوی جیهاندا گەڕاوم بۆ جێڕانەوەی چیرۆکەکەم. بۆیە دەبێت وڵاتان کار بۆ قوربانی ئەو هەزاران ژنانە بکەن کە بوونەتە قوربانی جەنگ. لەمڕۆوە ئەگەر ڕێ لە جەنگ نەگیرێت ئەوە ئەگەری دووبارە بوونەوەی جینۆسایدێکی تر لە ئارادایە. نادیە لە کاتێکدا کە چیرۆکەکەی دەجێڕایەوە کەم بوون ئەوانەی لە کاتی خەڵاتەکەیدا نەگرین و نەتاسێن. ئەو دەیوت دەبێت هەموو ئەوانەی لە پشتی داگیرکردنی شنگال بوون دەستگیر بکرێن و سزا بدرێن. لە دواوتەشیدا بە جەختکردنەوە لەسەر دادپەروەری لە ڕووداوەکان نادیە ئاماژەی بەوە کرد تەنها خەڵات بۆ ئێمەی ئێزدی دادپەروەریە و دەبێت هێزە نێودەوڵەتیەکان کار بۆ پاراستنی کوردانی ئێزدی بکەن چونکە من ناتوانم چێژ لە خەڵاتەکەم وەربگرم ئەگەر ئێوە دەنجی ئێمە بە هەموو جیهان نەگەێنن. ليس هناك أي تكريم